ئەو یادانەی کە پێشتر تێپەڕیون هیچیان وەکو بە هەمان شێواز و میکانیزمی ساڵان نەتوانراوە یادی بکرێتەوە. بۆیە ئێمەش هاتوون بەڕێزیان بۆی لە نزیکەوە هەم باس لە میکانیزمی یادکردنەوەکە بکرێت و هەم بۆی بە خەڵکی سنووری خۆشمانی ڕابگەێنین کە ئەم ساڵ بەداخەوە ناتوانین بە هەمان میکانیزم و شێوازی ساڵان یادی کارەسات و ڕاپەڕینی قەڵادزێ و پشدەر بکەینەوە. بەڵام ئەوە بۆ مانای نییە کە یادی ناکرێتەوە، بەڵکو بەپێی ئەو میکانیزمەی کە لەلایەن ڕێبەلاتی گشتی شەیدانەوە بە شوێنەکانی تر دیاری کراوە یادی دەکرێتەوە. ئێمە دەکرێت بەو میکانیزمە بەو شێوازەیە کە ئەواندا ناوە یادی بکەینەوە، دەکرێت لە ماڵەکانی خۆمان لە کاتی پابەندبوونمان لە ناخی خۆماندا یادی کارەسات و ڕاپەڕینی بکەینەوە بە گەورەی ڕای بگرین. تەمەنا دەکەین لە ئایندەدا لە ساڵانی داهاتوودا بتوانین قەربووی ئەم یادەش بکەینەوە کە ئێستا بەپێی پێویست ناتوانین یادی بکەینەوە. هەر لێرەشەوە داوا لە کەسوکاری سەربەرزی شەیدان و خەڵکی ناوچەکە دەکەین کە ناتوانین بەپێی پێویست ئەوەی کە زەرورە بۆ شکۆی بۆ بەرزڕاگرتنی بڵین یادەکە وەکو ساڵانی پێشوو بەپێی هەمان ڕێو ڕەسم بیکەینەوە. بەڵام دڵنیاین لە ناخی خۆماندا لە کاتی پابەندبوونماندا بەپێی و میکانیزمەی کە بەڕێوەبەراتی شەیدان دایناوە بۆ یادکردنەوەکە دڵنیاین کە بە گەورەی بە سەروەری لە ناخی تاک بە تاکی خەڵکی سنوورەکەدا دەبێنێتەوە. لەم ساڵدا هەم یادەکانمان بە گەورەی بکەینەوە، هەموو بەرنامەی کە دانرا بوو بۆ ئەوەی لە ساڵی 2020دا کۆمەڵێک پرۆژەی باشی خزمەتگوزاری بچێتە بواری جێبەجێکردنەوە. بەڵام هەندێک شت هەیە ڕاستەکەی خۆتان دەزانن کە لە دەسەڵات دەردەچێت، ینی لەوانەیە کاتەکانی لەوانەیە ڕیزبەندیەکانی تووشی جۆرێک لە کێشە کردبێ. ئەگەرنا تەمەنامان دەکرد لە 24 سوار ینی کۆمەڵێک پرۆژە هەم لە سنووری دارە ڕاپەڕین و هەم لە سنووری پشدەر ئەنی وا بکرێن نەخشیان بۆ کێشرا بوو کە لە ئایندەی زۆر نزیکدا جێبەجێ ببێ. من تەمەنا دەکەم ئەو قەیرانە زۆر نەخایانەیە بۆ بچینەوە سەر هەمان سکەی کە بەرنامەی بۆ دانرا بوو لە کاتی خۆیدا جێبەجێ ببێ. سەری ڕێز و نەوازش بۆ سەرجەم شەیدانی کوردستاندا دەنەوێنین. هیوای تەندروستێکی باش بۆ خانەوادە سەربەرزەکانیان دەخوازین. وەکو برایانی بەڕێزم ئاماژەیان پێەیە ئەم ساڵ بەهۆی پابەندبوونمان وەکو وەزارەتی شەیدان بە ڕێنمایە تەندروستیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان نەمانتوانی وەکو ساڵانی پێشووتر یادەکە بکەینەوە. ئەو ساڵ تەنها چەند دروشمێک دەنووسین و داواکارەکانی خانەوادەی سەربەرزی شەیدان و خەڵکی ناوچەکە ئەگەینە شوێنەکانی خۆیان و یادەکەی ئێمە ئەو ساڵ بەو شێوەیە بێت. جاریشە من دووبارە داوا لێبوردن لە خانەوادەی سەربەرزی شەیدانەکەم کە نەمانتوانی ئەو ساڵ کە یادەکە بۆ شێوە بکەینەوە. ئینشاءڵڵا ساڵانی داهاتووتە قەرەبووی ئەکەینەوە ئەوەی کە لە توانامانە بێ، ئەوەی لە توانای وەزارەتیشمان بێ بۆ خزمەتکردنی خانەوادەی سەربەرزەکانیان. زۆر سپاس بۆ ئێوەش.